ژنێک لە تەمەنی 20 ساڵیدا لە ویلایەتی ئەلەباماوە هەڵاتوە و پەیوەندی بە گروپی دەوڵەتی ئیسلامیەوە کردووە و لەگەڵ یەکێک لە چەکدارەکاندا منداڵیشی بووە و دەڵێت هێشتا هیوادارە بگەڕێتەوە بۆ ئەمریکا و ئەگەر پێویست بوو ماوەی زیندانیکردن بەسەر دەبات و داکۆکی دەکات لە دژی توندڕەوەکان. دەزانی کە ئەمریکا دەڵێت نایەنەوێت تیرۆریستان بگەڕێنەوە بە وڵاتەکانیان، بەڵام ئەو کەسانی کە بە تەواوی وەریان گرتووە ئەوانە بوون کە تۆمەتبار کرابوون بە پشتیوانکردن لە تیرۆریان لە ڕاستیدا تیرۆریست بوون. دەزانی بۆیە من هەمیشە وتومە ئەگەر پێویست بکات لە زیندان بمێنمەوە کاتی خۆم بەسەر ببەم ئەوە دەمێنمەوە، بەڵام من دژی ئەوە شەڕ ناکەم. ئەو لێدوانە لە چاوپێکەوتنە جیاوازەکاندا دووبارە دەکاتەوە و هەر لەو کاتەوەی لە سەرەتای ساڵی 2019دا لە یەکێک لە دوایین ناوچەکانی ژێردەسەڵاتی توندڕەوەکان لە سووریا هەڵاتووە. بەڵام 4 ساڵ پێشتر لە لووتکەی دەسەڵاتی توندڕەوەکاندا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ بوسفید نیوز پشتگیەکی پڕ لە جۆشی بۆ ئەوان دەربڕیوە. لە شوێنە زۆر ناتەندروستەکاندا دەخەوتین. لە ژیانمدا ئەو جۆرە پیسیم نەبینیوە. 100 ژن و 2 هێندەی زیاتر منداڵ هەبوون لە ناوەوە ڕاکەڕاکەیان بووە، ژاوەژاوێکی زۆر و جێگەی پیس و پۆخەڵ. لە تویتەکانی ساڵی 2015دا داوای لە ئەمریکیەکان کردو بچنە ناو داعشەوە و هێرش لە ئەمریکا ئەنجام بدەن، پێشنیاری تەقەکردنی لە ڕێگەی ئۆتۆمبیلەوە یان بە ئۆتۆمبیلەوە خۆیان بکەن بە قەرەباڵغی جەژنە نیشتیمانیەکاندا. بێگومان پەشیمانم لە هاتنم بۆ ئێرە. دەزانی ئەگەر بتوانم ئەو کاتە بگەڕێنمەوە وەربگرمەوە بەدڵ دەمگەڕانەوە. دەزانی هەرگیز لەگەڵ ئایدۆلۆژیای داعش هاوڕا نەبووم و هەرگیز هاوسۆزی هێرشەکانیان نەبووم و لەگەڵ ئەجندا و شتەکانی ئەواندا نەبووم. هودا لە ویلایەتی نیوجرسی لەدایک بۆ لە خێزانێکی کۆچبەری یەمەنی و پاساپۆرتی ئەمریکی هەبووە. لە ماڵێکی موسڵمانە کۆنەپارێزەکاندا لە شاری هوڤەر لە ویلایەتی ئەلەباما ژیاون و لەوێ گەورە بووە. لە ساڵی 2014دا بە خێزانەکەی وتووە کە دەڕوات بۆ گەشتێکی قوتابخانە، بەڵام بە فڕۆکە بەرەو تووشیان ڕۆیشتووە و پەڕیوەتەوە بۆ سووریا. پارەی گەشتەکەی بە چەکی کرێی خوێندن دابین کردووە کە بەنیهێنی کردوونی بەکاش. تەنانەت لێرەش لە ئێستادا ناتوانم بە تەواوەتی هەموو ئەو شتانە بڵێم کە دەمەوێت بڵێم، بەڵام کاتێک ڕۆیشتم دەیکەم من داکۆکی کارێک دەبم لە دژی ئەمە. خۆزگە بتوانم یارمەتی قوربانیانی داعش لە ڕۆژ ئەوا بدەم بۆ ئەوەی لە داعش تێبگەن کە کەسێکی وەک من بەشێک نەبووەلەوە. دەزانی منیش قوربانی داعشم، دەزانم خەڵقێکی زۆر حەز ناکەن ئەوە ببیستن، بەڵام چی بکەم؟ تاکە ڕێگای ڕزگاربوون هاوسەرگیری بووە لەگەڵ یەکێک لە چەکدارە توندڕەوەکاندا. لە کۆتاییدا هاوسەرگیری کردو 3 جار هاوسەرگیری کردووە. 2 هاوسەرەکەی یەکەمی لە نێوانیاندا باوکی کوڕەکەی لە شەڕدا کوژراون. ئەو گروپە توندڕەوە کە بە داعشش ناسراوە چیتر هیچ خاکێکی لە سووریا و عێراق لەژێر دەسەڵاتدا نەماوە، بەڵام بەردەوامە لە هێرشە لە ناکاوەکانی لە خودی کەمپەکانیشدا لایەنگریان هەیە. هودا دەڵێت هێشتا دەترسم قسە بکەم، دەترسم تۆڵەم لێ بکەنەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.